والله ئێمە گردەوە بووینە ئەلەم ڕێیەکەوە ئەمە دێین بۆ ناو گورگەچاڵەوە حەوادیتێکی زۆر ڕووی داوە، زۆر خەڵکیش تیای زەرمەند بووە، چەند کەسێکش لێ وەفاتی کردووە لێرە. ئێستاکە ئێمە لە هەوڵێک و تەقەلایەکی زۆرمان کرد، یعنی مراجعەی محافەزەمان کرد، ئەم گەراجەمان بۆ ئەم هینەمان بۆ دەرچووە ئەم جسرە، بەڵام لە دوای ماوەیە کە قەراری دەرچوو، یعنی ئێمە پێمان ئەنتیکە بوو یەکسەر سیرەکەین نەقل کراوەتە سێکانیان، ئێمە ئێستا لە سێکانیان معناوی گورگەچاڵ هیچ ئیسفادەی لێ ناکات، لەوێ هیچ حادثەیە ڕووی نەداوە، بەس لێرە حادثە زۆر ڕووداتن. ئێستاکە ئێمە نامانی شەوێتن بڵێن وەڵا گەراجەکە بەس بۆ ئێمە هینەکە بۆ ئێمە بێت جسرەکە، با بیخەنە ناوەڕاست کە ئیسفادە لە هەردوو لاوە بکرێت لەبەرەوەمانە. چەند کەسێک لێرە سیارە لێیدا و بە سەعات لێرە مابووەوە کەسە نەیەتوانی هەڵیشی گرێت. ئەرەوەڵا ئەو پیاوەی لە چەند ڕۆژی ڕابردووش ژیانی سیارەیدا پێم وایە بوویستی بپەڕێتەوە پرد نەبووە نەبووی طبعا واتی بپەڕێتەوە، سیارەکەش لەو لاوە بە سەریعی هات لەبەرەوەی لێژی شەڕێیەکەشی لێژە، ئەو لا بەرزە خەڵک ئەیدینێ لای سێکانیان خەڵک بسوڕێتشەوە دیارە معلومە، بەڵام ئێمە لەبەرەوە ڕێیەکەمان بۆمان لێژە، سیارەکە لێدا هەر بۆشی ڕانەوەستا ڕۆیش سیارەکە بەجێهێشت تقریبا دەوری سێ چوار کات ژمێریش مێتەکەی هەر لەو ناوە کەوتبوو کەس هەڵی ناکرد.